لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 1228 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات ذلك ذكرى للذاكرين. بەڵێ خۆشەویستان وەکو ڕابردوشکەمێک لە خزمەت ئەواتە پیرۆزەدا بووین. رب العالمین فەرمان دەکا بە نوێژکردن طرفەی النەهار واتە هەردوو سەری ڕۆژ و وەزولەفەن من اللەیل و هەروها بەشێک لە شەودا. إن الحسنات يذهبن السيئات بێگومان حەسەنات و چاکەکان گوناه و تاوانەکان لا دەبەن و دەسەڕنەوە. ذلك ذكرى للذاكرين ئیتر ئەوە مای پندوەرگرتن لەو کەسانێکەوە پندوەردەگرن. إن الحسنات يذهبن السيئات واتە ئەو کردەوە چاکانە بە تایبەتیش نوێژ و غەیری نوێژش لە کردەوە چاکەکان گوناه و تاوانەکان بە تایبەتی گوناه و تاوانە کچکەکان دەسەڕنەوە. وەکو لە طریق الهجرەتەین دەهاتێ ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبی دەڵێ سڕینەوەی گوناه و تاوانە گچکەکان بە دوو شت دەبی. یەکەمیان الحەسەنات الماحیە واتە ئەو چاکانەی کەوا گوناه دەسەڕنەوە. دووەمیان ئیجتیناب الکەبائر واتە دوورکەوتنەوە لە گوناه و تاوانە گەورەکان. ترخوای گەورە سبحانه وتعالى وەکو لە قورئانی پیرۆز دەفەرمی ئیشارەتی پێدا ئینجا ئیشارەت بەو ئاەتە دەکا وأقیم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات. وهروها لسورة النساء دەفەرمی إن تجتنبوا كبائر ما تنهون عنه نكفر عنكم سيئاتكم. ئەگەر دوور کەونەوە لە گوناه و تاوانە گەورەکان ئەوە لە گوناه و تاوانە کچکەکانتان خۆش دەبین. ذلك ذكرى للذاكرين واتە ئەوەی کەوا لە پێشەوە باس کرا لەوەی کەوا فەرمانمان پێکردن لە ئەو شتانی کەوا قەدەغەمان پێکردن دەبیتە مایەی ذیکرا و تەذکیرە و هەروە دەبیتە مایەی پند و ئامۆژگاری لە بۆ کەسانێک کەوا پند و ئامۆژگاری وەردەگرن و ئەوانەی ذیکری خوای گەورە دەکەن. ذلك ذكرى للذاكرين ئەوانەی کەوا یادی خوای گەورە دەکەن سبحانه وتعالى ئەوانە پند و ئامۆژگاری لێ وەردەگرن. ئەوانەی یادی خوای گەورە دەکەن و وعد و وعیدەکانی خوای گەورە وعدەکانی خوای گەورە بە پاداش چاکەکاران و وعید و هەڕەشەکانی خوای گەورە بە سزا و تۆڵە لە بەرامبەر کەسانش خراپ بکار. ئەوانەی کەوا ئەو وعد و وعیدەیان لە پێش چاوە ئەوانەی کەوا چاویان لە پاداشت خوای گەورەی و ئەوانەی لە سزای خوای گەورە دەترسێن ئەوانە نەکەوا پند و ئامۆژگاری لێ وەردەگرن. بەڵێ ذلكە دەگەڕێتەوە إلى ما تقدم من الأمر بالاستقامة وما بعدها كواتە ذلكە ئەو ئاتانە کەوا فەرمانی کرد بە ئیستقامە و ڕاستەڕێبوون و بەردەوام بوون لەسەر ئەو سراتە المستەقیمەی و لە دوای ئەوەش ئەو ئاتانی کە هات ئەوە هەمووی ئیشارەتی پێدە. ئەو ئاتانە بەڕاستی لە بۆ کەسانێک کەوا یادی خوای گەورە دەکەن ئەوان پند و ئامۆژگاری لێ وەردەگرن. ئیتر بەو شێوە ئیمامی رازی و شەوکانی و هەروەها سعدی و ئیبن عاشور بەو شێوەی تەفسیری دەکەن و خازنیش دەڵێ جمهوری مفسرین ئەو های لێک دەنکەوا ذلكە لە بۆ ئەو ئەوامرانەوە دەگەڕێتەوە کە لە سەرەتادا دەفەرمی فاستەقیم کەما ئومرت. هەندێکیش دەڵێن تعود إلى القرآن ذلكە واتە ئەو قورئانە بەگشتی وەکو واحدی و قورطبی هەروای لێک دەنواتە ذلكە نەکەرە و ئاتانە بەڵکو هەموو قورئان
دەبیتە مای پند و ئامۆژگار وەرگرتن لەو کەسانی کەوا ذکری خوای گەورە دەکەن و هەندێکیش دەڵێن بە تایبەتی دەگەڕێتەوە لە بۆ نوێژەکان کەوا فەرمانی پێکردێ واقیم الصەلا لەوانە ئیبن عەطیە دەڵێ دەگەڕێتەوە لە بۆ نوێژەکان. اینجا لە دوایی دەفەرمی وەصبر فإن الله لا يضيع أجر المحسنين. وەصبر ئارام بگرە بێگومان الله تعالى ئەجر و پاداشتی کەسانی چاکەکار ضایع ناکە. کەواتە وەصبر واحبس نفسك على طاعة الله وترك معصيته. کەواتە سەبر بگرە دان بە خۆدا بگرە لەسەر تاعەتی خوای گەورە سبحانه وتعالى دان بە خۆدا بگرە لەسەر وازهینان لە گوناه و تاوان و هەروها سەبر بگرە لەسەر ئێش و ئازاری کەوا کافرەکان لە بۆ دروستی دەکەن. اینجا فإن الله لا يضيع أجر المحسنين. الله تعالى ئەجر و پاداشتی کەسانێکی مطیع ئەوانەی کەوا جۆڕایەلی فەرمانەکانی خوای گەورە دەکەن ئەوانەی چاکەکارن خوای گەورە ئەجر و پاداشتیان داتەوە بە تەواوەتی بەبێ نوقسانی. محسن ئەوەی کەوا ئیحسان دەکە یعبد الله كأنه يراه فإن لم يكن يراه فهو يراه بەو یەقینەوە عیبادەت خوای گەورە دەکە. ومحسن لەگەڵ خەڵکی ئەوەی کەوا يحسن إلى من أساء إليه. سعدی دەڵێ فإن الله لا يضيع أجر المحسنين خوای گەورە ئەجر پاداشتیان ضایع ناکە بەڵکو يتقبل الله عنهم أحسن الذي عملوا. بەڵکو لێیان قبول دەکە بەو شێوەی کەوا بە چاکترین کردەوەکان کامەیە هەموو کردەوەکانی دیکەیان بەو شێوە لێ قبول دەکە و پاداشتیان داتەوە بە چاکترین پاداش کەوا لەسەر کردەوەکانێک کردیتیان. ئیتر دەفەرمی ئەوە تەرغیب و هاندانە لەسەر ئەوەی کەوا ئینسان بەردەوام بی لەسەر سەبرگرتن بەو شێوەی کەوا ئەگەر سەبرت گرت خوای گەورە سوبحانه وتعالى ئەجر پاداشتێکی بێشمارت دەداتەوە. ابن عاشور دەڵێ مناسبة وقوع الأمر بالصبر عقب الأمر بالاستقامة والنهي عن الركون إلى الذين ظلموا. مناسبة سيل بيني كوا خوای گەورە فەرمان دەکا بە سەبرگرتن لە دوای ئەوەی کەوا لە پێشووتر فەرمانی کرد بە ئیستقامە و بەردەوام بوون لەسەر ئەو سڕاتە المستەقیمە و هەروە فەرمانی کردکەوە مەیلمان نەبێ بۆ کەسانی زاڵم. لە دوای ئەوەی دەفەرمی سەبر بگرە. مناسبەت چییە؟ دەفەرمی بەروەی مەئموراتەکان ئەوەی کە خوای گەورە سوبحانه وتعالى فەرمانی پێکردێ بە تەئکید مەشەقەتی تێدایە و هەروەها مخالفەی هەوا و ئارەزووی تێدایە لێ بەڕاستی پێویستی بە سەبرە تاوەکو سەبر نەگری ناتوانی فەرمانەکان وەکو فەستەقیم کەما ئومرتە ناتوانی منهیاتەکانش وەلا تەرکەن من الذین ظەلەموا خۆتی لێ دوور بخەوێلوویە. سەبر پێویستە وەکو زانایانیش دەفەرمون کەوا سەبری دەکەنە سێ بەش سەبرگرتن لەسەر تاعەت سەبرگرتن لەسەر ئەنجام نەدانی مەعسیەت سەبرگرتن لەسەر قەدەرەکانی خوای گەورە لە سەروی هەمویان سەبرگرتن لەسەر تاعەتە. لە قەدەر ئەوەی سەبر لەسەر تاعەت بگری خوای گەورە تەوفیقت دەکاتەوە سەبر لەسەر ئەنجام نەدانی مەعسیەت بگری و هەروەها لە قەدەر ئەوەی کەوا سەبر لەسەر تاعەت و ئەنجام نەدانی مەعسیەت دەگری خوای گەورە تەوفیقت دەکات لە بۆ ئەوەی لە کاتی قەدەرەکان سەبر بگری و خۆڕاگر بی. إنزال لدواي دفرين فلولا كان من القرون من قبلكم أولو بقية ينهون عن الفساد في الأرض إلا قليلا ممن أنجينا منهم واتبع الذين ظلموا ما أترفوا فيه وكانوا مجرمين. كاتباس لو ذكر كواني بيشوتر تنها أو أولو بقية وأواني أولو فضل أوانا كوا ڕێگریان لە خراپەکاری دەکە لەسەر ڕووی زەوی کە ئەوانمان نەجاتدان کەوا ڕێگریان لە خراپەکاری دەکرد ئەوانی دیکە خوای گەورە سوبحانه وتعالى بە عەزاب لە نایبردن و زاڵمەکانیش بە دوای هەوا و ئارزوەکانیان و ئەو نیعمەتانی کە پێیان بەخشرا کەوا تێیدا مەشغول بوون و ئاگان لە منعیم و لە الله تعالى نەما ئیتر کاتێکەوە مجریم بوون ئەوەیان بەسەر هات. مناسبة آيات لقل آيات كان بيشوتر ياخذ آيات بيشترك ورازي دله كاتك وأخوي جور سبحانه وتعالى بياني كل آيات كان بيشوتر أمتكاني بيشوتيان بسرهات لو عذابك أخوي جور استئصالي كرنو لرجو ريشوا دري هنان يتر بين أن السبب فيه أمران بياني كركوا دوه كار هبو
هۆکاری یەکەم أنه ما كان فيهم قوم ينهون عن الفساد في الأرض لێ لە ناوی بردن کەسانێکیان تێدا نەبوو کەوا ئەوانەی لە ناوچوون کەسانێکیان تێدا نەبوو کەوا نەهی بکە و قەدەغە بکە لە خراپەکاری سەبەبی دووەمیش واتبع الذين ظلموا ما أترفوا فيه سەبەبی دووەمیش ئەوەی کەوا زاڵمەکان بە دوای هەوا و ئارەزوو تەرەف و ڕابواردنی خۆیان چوون. سعدی دەڵێ کاتێکەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باسی لە ناوچوونی ئومەتەکان پێشووتر کرد ئەوانەیەکەوە پێغەمبەرانیان بە درۆ زانی کەوا زۆربیان کەسانێکی منحەریف بوون لاڕێ بوون حتى أهل الكتب الإلهية حتى أوانكوا كتابيا لله خوای گەورە پێبەخشرا بوو وذلك كله يقضي على الأديان بالذهاب والإضمحلال ڕاستی انحراف کردن لادان لەسەر ئەو ڕاستە ڕێگایە نەتیجەکەی ئەوەیە کەوە ئەو ئومەتە بەرەو لە ناوچوون دەڕوا. ذكر أنه لولا أنه جعل في القرون الماضية بقايا من أهل الخير يدعون إلى الهدى كواتل قرون لا صدكاني بيشوتر أجر كسانك نبوانا كوا أوان أهل فضلا كخلشي بانك دا كان لبو هدايته وهرها قدغي خلشي دا كان لفسادي فحصل من نفعهم ما بقيت به الأديان يترب نفعي أوان بو أو كوا بۆ مانەوەی دینەکان بەڵام ئەوانە ژمارەیان قەلیلونە جدا زۆر کەم بوون. وغاية الأمر أنهم نجوا باتباعهم المرسلين ئیتر ئەوانە غایەی ئەوانە ئەو کەسە چاککارانە کە نەجاتیان بوو بەچی نەجاتیان بوو بە ئیتیباع و شوێنکەوتەی پێغەمبەرانیان و هەروەها بە هەستان بە پێداویستەکانی دینەکەیان ويكون حجة الله أجرها على ويكون حجة الله أجراها على أيديهم ئیتر ئەوانە کەوا شوێنکەوتەی پێغەمبەران ئەوانەی کە هەستان بە هەڵگرتنی پەیامەکەی خوای گەورە سوبحانەهو وتەعالە خوای گەورە حجەی خۆی لەسەر دەستی ئەوان لەسەر باقیەکەی با بڵێن ئیقامە کرد. فلولا كان من القرون من قبلكم أولو بقية ينهون عن الفساد في الأرض أي فهلا وجد من أهل القرون الماضية أي دەبوایە ئەوانەی کەوا ئەهلی قڕونی ماضی ئەوانەی سەدەکانی پێشووتر کەسانێکیان تێدا بە الذين أهلكناهم بذنوبهم ئەو ئومەتانی کەوا لە ناوما بردن بە سەبەبی گوناه و تاوانەکانیان ئەوەی کەوا لە بۆ تومان باس کردی یا رسول الله صلى الله عليه وسلم بە تایبەتی لەو سوورەتە ئەگەر کەسانێکیان تێدا بە بقايا من أصحاب العقول والإيمان والخير کەسانێکیان تێدا بایە کەسانێکەوە خاوەن عەقل و ئیمان و خەیر و چاکە بن ينهون الناس عن الفساد في الأرض بالكفر والمعاصي خۆزگا کەسانێکیان تێدا بە دەبووە کەسانێکیان تێدا بە کەوا ئەهلی خەیر و ئەهلی فەضل و ئەهلی ئیمان و ئەهلی عەقلن بەو کارە پیرۆزە هەستابان کەوا نەهیان لە فەسادی بکردبا لەسەر ڕووی زەوی لە کوفر و لە معسیەت. دیارە ئولو بەقیە واتە أي ذو فضل ودين وعلم خاون فضل بن خاون دين وعلم بن لو دفن سمي الفضل بقية لأن الرجل يستبقي مما يخرجه أجوده وأفضله ئاتەن ئینسان کەوا شتێکی هەبی چی لەو کۆمەڵە شتێک کە هەیتی لەوانەیە هەمووی ببەخشی تەنها ئەو شتەی دەهێڵتەوە کەوا خێری پێوەیە چاکەی پێوەیە مواسەفات چاش تێدایە لێ بەقیە دائیمەن بەکار دەهێنرێ لۆچی وەکو میثالێک لە بۆ الجەودەة والفەضل الجەودەة والفەضل کەواتە ئولو بەقیە ئەوانە کوو کەسێک شتێکی هەبی هەمیان دەبەخش تەنها پارێزگای لەسەر ئەوانە دەکا کەوا چاکن و بەکەلک دێن ئەوانە دەهێڕیتەوە یوبقیهم لێ دەڵێ بەقیە بوویتە مەثەلێک لەسەر ئەوەی کەوا بمعنای چاک و باش و ئەهلی فەضل کە خوای گەورە فەرمووی ئولو بەقیە واتە ئەهلی فەضل و چاکە کەوا نەبوون بەڕاستی ئەوانە نە شایانی ئەوەن کەوا خوای گەورە بیان هێڵیتەوە و بە سەبەبی ئەوانیش کۆمەڵگایەکەش ئیسلاح بکە و چاک بکە. ابن عاشور دەڵێ وفي إطلاق البقية على الفضل ئەوەش عینی باز دەکات دەڵێ کە خوای گەورە لێرە باس لە بەقیەی دەکا مەبەست تێیدا فەضلە واتەوانە خاوەن فەضلن كواش كناية وكو نمونيك دهندريته لأن الشيء النفيس أن صاحبه
لا يفرط فيه شتي کەوا بە قیمەت بی خاوەنەکەی تەفریتی تێدا ناکە لە دەستە خۆی نادا ئەوانە دەهێڵیتەوە بەڵێ إلا قليلا ممن أنجينا منهم کەواتە ئەوانەی ئومەتانی پێشووتر کە لە ناوچوون خۆزگایە خۆت دەبووە کەسانیشیان تێدا بی ئەهلی فەضل من بەو کارە هەڵبەستن کەوا نەهی لە خراپەکاری بکەن إلا بەڵام ئەوانە کوبوون قليلا ممن أنجينا منهم بەڵام ئەوانە زۆر کەم بوون كوا أوانشمان لنتيجة نجادا لكن قليلا من أولئك كانوا ينهون عن الفساد في الكواتا كميق لوانا جماريان زور كم بون أواني كوا نهيان ذكردو خلشان قدغا ذكر لفساد لصاروا زوي كأوان شيون وهم أتباع الرسل الذين أنجاهم الله تعالى منها أوانش بريتيبون لشوين كوتي بيغمبران كوا خواي قولنا نتيجة دا أواني نجادان لو عذابي كوا دهات سر قومەکانیان دیارە لە تەفسیری و ئاتێشتا شتترمای باز بکەین بەڵام لە بەرتەوابوونی کات دەوەستین بە پشتوانی الله تعالى لەوانی داهاتوو دێنەوە خزمەت ئەو ئاەتە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون